خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەموو ڕۆژێ قەیرانێکی تازە بەرۆشی هەرێمی کوردستان دەگرێت. شەوی ڕابردوو لەشکرکێشیەک کراوەتە سەر چەند ناوچەیەکی دەفەری باتینان و ئەمەش نیگەرانی هاو نیشتیمانیان یان وڵاتیان هەرێمی کوردستانی لێکەوتۆتەوە بە جۆرێکە لە بەیاننامەی سەربازی تورکیا وەزارەتی بەرگری تورکیا داباز لەوە دەکرات بە هاوکاری دۆستەکانمان ئۆپەراسیۆنمان ئەنجام داوە. حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم ساتانە بێدەنگە و هێز و لایەنە سیاسیەکانیش بەگشتی هیچ هەڵوێستێکی فەرمیان دەرنەبڕیوە. لەلایەکی ترەوە پەیوەندی نێوان یەکێتی و پارتی گەیشتۆتە ئاستێک کە لەلایەن کۆنسوڵ و نوێنەری وڵاتان شکات دەیەکەکەن. ئەمڕۆ بەشی پەیوەندەکانی پارتی دموکراتی کوردستان کۆبوونەوەیەکی لەگەڵ نوێنەری یاخود کۆنسوڵی وڵاتانی ئەو ئەوانەی کە نوێنەراتیان هەیە لە هەرێمی کوردستان وەکۆی لە وتەی لێپشرای پەیوەندەکانی پارتی دموکراتی کوردستان داهاتۆ باسییان لەوە کردووە لە دۆخی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە هەڵبژاردنەکان لە پرسی سەر و کۆمار و وەکو خۆیان وتیان دۆخی سلێمانیش. ئێمەشە پرسین دوو ئیدارەی پێشنیاز کراوە دۆخەکە بەرەو کوێگات چارەسەری بنەڕەتی هەم بۆ چارەسەری ژیانی خەڵکو بۆ هەموو بۆ ئەو قەیرانانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە چییە؟ گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز ئاریەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە کاگاری سوپاس وەگەمی شەمان دووتەکەی ببوورە لە خزمەتام سوپاس. وەکو وتم هەمیشە پێم خۆشە لەگەڵ تۆ بەوە دەست پێ بکەم بڵێم با گفتوگۆیەکی ڕاشکاوانە بکەین لە مەڕ لە شکرکێشیەکەوە بۆ چوونی کاگاری وەزارەتی بەرگری ئەڵێ لەگەڵ دۆستەکانمان دۆستەکانیان خەڵکیش لێرەوە لایەنگرانی پارتی کرێکارانی کوردستان لێ پارتی دموکراتی کوردستان و هێزی پارتی دموکراتی کوردستان پێش لەشکری تورکیا کەوتووە بۆی ئۆپەراسیۆن بکەنە سەر پەکەکە. ئەمەی پەکەکە بۆ و بۆ چوونی کاگاری لەبەر ئەمەی تورکیا بۆ بۆ چوونی کاگاری لەسەر خۆی زۆر سپاس بۆ بەڕێستا. وەزارەتی بەرگری تورکیا نەیوتووە بە هاوکاری پارتی دموکراتی کوردستان دۆستەکانمان هەرێمی کوردستانی لەوانەیە هەر کەسێک بێ لەوانەیە زۆر کەس بێ لەوانەیە یەک لایەن نەبێ زۆر لایەن بێ یەک دووهەم خۆ هەرچی یعنی پارتی کرێکارانی کوردستان وتی ئاەتی قورئان نییە ئەوانیش حیزبی سیاسین یعنی ئەوانیش سیاسە دەکەن و ئەوانیش لۆبی ئەکەن و ئەوانیش پرۆپاگەندا ئەکەن لەبەرەوە شتی مەوسوق نییە یعنی ئەمە قسەیە وەکو چۆن لە هەڵبژاردننا بۆ نمونە لە بینی ئەمەیەکێتیە ئێمە زۆر شت لەسەر یەکتری ئەڵێین بەڵام بەشێکە لە فستیڤال یا لە گەمەی هەڵبژاردن فاکتێکی دیاریکراو نییە ئەمەش یەکێکە لەوانە. ئەو ئۆپەراسیۆنە تێڕوانی بەڕێستان بابەتێکی ئاسایی یاخود شتی تری لە پشتە ئەی کاکزانە تەمام من لە موقعەکانی پرسیار لە تۆ کەم لە بەوەی تۆ خەبەرنیگاری یاخود سەحوفیت بەڵام با بە شێوەی پرسیار نیکەم بەڵێ چونکە حەقی ئەوەم نییە بەڵام هێرشکردنی رووسیا بۆ سەر ئۆکرانیا شتێکی تەبیعی نییە کە دەوڵەتێکی سەر بەخۆیە ئۆکرانیا ئێمە میلەتێکی بێدەوڵەتین هەموو کەسێک پێمانەوێرێ یعنی ئەی باشە هێرشکردنە سەر هەولێر بە موشەکی بالیستیک لە کرماشانەوە ئەمە شتێکی تەبیعیە تەبیعی نییە بۆیە لەشکرکێشیەکەی تورکیاش ئەوەی تۆزێ یعنی تاریخی ئەم 25 ساڵەی ئەخێری کوردستانی عێراق بە تایبەتی شارەزابێک کە زۆر سادەیە بە دووادا چونتیایە لەسەر ئینترنێت توانی بیدۆزیتەوە ئەمە یەکەم جار نییە کە ڕژەمی تورکیا و بڵێن عسکەری تورک بێنە کوردستانی عێراق ئەمە شتێکە یعنی پرۆسەیەکی بەردەوامە هۆکارەکەشی ئەوەیە کە وەکو من نمونێ رووسیا ئوکرانیا مهێنەوە خۆ دەوڵەتێکی سەر بەخۆشە لە ئەوروپاشە لە جیهانی سێم نییە تا بڵێ لە جیهانی سێما هیچ کەس بڕای بە مافی مرۆڤ و بە سنووری هی ڕسمی وڵاتان و ئەم شتانە نییە ئەگەر لەوێەوە بکرێجا لێرە لە خۆر هەڵاتیناوە ڕاست کە لە جەنجاڵێکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیایە ئەو شتی وا ڕۆیە چۆن ڕوونایە سەرۆکی حکوومەت لە تورکیا بوو سەرۆک کۆماری تورکیا بینی خڵوسی ئاکار لەوێ دانیشتووە بەشێک لە بۆ چوونەکان و لە تایبەتی ئەمڕۆ لە سۆشیال میدیا باسی لەوە ئەکرێکە دوای دوو ڕۆژ لە سەردانەکەی سەرۆکی حکوومەت ئەمە ڕوویدا بۆ ئەمە ئەگەر مەبەست ئەوەیە اتفاقیە لەم نێوانە نا ئەزین چۆنە بۆیە من ویستم بڵێم ئەگەر ئەمە یعنی بەپێی ئەم زانیاریانە با ئێستیداج بکەین مەسرور بەرزانی بۆیە چوە بۆ ئەنقەرە بۆ ئەستەموڵ
بۆی بە یەکەوە نەخشەی لێدانی پەکەکەدا بنێن اینجا وێنەکە وا دەرەکەی ڕەشەکە آخر بە عەرزەکە جاری مەسرور بەرزانی پیاویشی بە تەجروبەی سیاسیە خۆشی لە بواری ئەمنی و مخابراتیە ینی بەرپرسی هی دەستگای ئاژانسی پاراستن بۆ ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە بواری سیاسیشە کەسێکی بە تەجروبەیە گریمان لەناو قەوسێکە بەرنامەی وا هەبێ ئەوەمە فەقیرە ئەیەڵێ لە تەلەڤیزۆن ڕسمی بگرن بۆی کە 4 سەحوفی لە سلێمانی یا لە دهۆک یا لە هەولێر هەستێ ئەو بڵێن ئەو جامە لێبێنێتە دەری بڵێ ها لە مەجلیسەکەی دانیشتەوە معنای ئەوەیە ئەواکەن پێ دوانێت تورکیا ئەمە ئیستیقلال کردبێت گەر چوونەکە بۆ هەر بابەتێک بوو ئەگەر من نازانم ئەگەر تورکیا ئیستیقلالی کردبێت ئەوە هیچ علاقەی بەسەر کاک مەسرور و حکوومەتی هەرێمی کوردستان نییە باشە باسی موشەکە بالستەکان کرد کە لە ئاستی باڵا مەسەلەن لە یەکێتی لە پارتی لە حکوومەت لە پەرلەمان کەس نەما ئیدانەی نەکاوە لە ئاستی عراق بەڵام لە بەرامبەر ئەوەی تورکیا بێدەنجەکەیە لە هەموو لایەنێک لە هەموو دامدەستگا فەرمیەکانەوە بۆ ئەوەی وڵی نازانم بۆ ئەوە بێت لە نوێنەری حکوومەت پرسیچ کۆم نوێنەری حکوومەت نیم وەک پارتی بۆ مەسەلا ئەخر وەکو پارتیش یعنی ئێمە نوێنەرمان بۆیە ناردۆتە ناو حکوومەت ئێستا یەشێتی کاقوبادی بۆی ناردۆتە ناو حکوومەتەوە بۆی مەڵبەند و کۆمیتە دانەنیشێ لە خۆی تەسریح بە یاخود تەداخل و ئیشی و کاری حکوومەت بکە ئەو یعنی ئەو پرسیارێکە لە حکوومەت نەک لە حیزب بۆ چوونی من حەق و پرسیارە لە حکوومەت بکەی لە حکوومەتی بکەم زۆر باشە کاگاری باشە لە مەسلەی تەنها پەکەکەیە هاتنی لەشکرچێشەکە یاخود کارتی ترە بەرامبەر بە عێراق بەرامبەر بە وڵاتانی تر ئەزانی کاکەزانە وڵاتی عێراقین دەوڵەتی عێراق هەل لە بیستەکانەوە کە دروست بوو وڵاتێکی سەقامگیر و ساحەبی سەروەری خۆی نەبووە لە ئەوڵا وەکو چۆن منداتێکی بەریتانیا بووە هەتا شۆڕشی ئەوەی عەبدولکەریم قاسم 1958 لە دوای ئەوەشەوە جەنرال لە دوای جەنرال هەتا ساڵی 68 ئینقلاب لە دوای ئینقلاب کراوە ئەم جەنرالانش هەر یەکەی سەر بە شوێنێ بوون لە غەربەوە بۆ شەرق بۆیە کە باسی عێراقەکەی باسی وڵاتێکی سەقامگیر ناکەی کە ساحەبی سەروەری خۆی بێ ینی خۆی بڕیار لەسەر ژیانی ڕۆژانە و داهاتووی خۆی بە یعنی چارەنووسی خۆی بە ئەم جەنجاڵەش کە ئێستا لە دنیا هەیە تۆ سەیری کە مەسەلە شەڕی ئۆکرانیا هەیە ئەوەی سووریا هەیە ئەم ململانی بینی ئەمریکا و ئێران هەیە شەرقی ئەوسەد وابزانام جارێک تر هەر لەم بەرنامەی خۆتا بوتم کە چەند هەزار ساڵێکە ئەکوڵێت یعنی ئەمە شتێکی تازە نییە بۆیە هەر یەک لەوانەی لەو دەوڵەتانی کە لە شەرقی ئەوسەتا بوونیان هەیە هەر یەکەی محاولەکە بەشی خۆی بەرکەوێ یا دەوری خۆی ببینێ ئیتر وڵاتەکە سعودی بێ یا ئەمارات یا ئێرانیا تورکیا یا ئیسرائیل یا هەرێک لەمانە ئەمە سیاسەتە و ئەمە شەرقی ئەوسەتە لە جیاتی ئەوەی بە کۆبوونەوە وەکو یەکێتی ئەوروپا لە دەوری کۆبوونەوە مەشاکلی خۆ هەلکەی لێرە لەوانەیە بڵێم هەر چۆیسی یەکەم چەکە ئیتر ئەمە بۆ تورکیا ژوایە بۆ ئێرانی ژوایە بۆ پاکستانی ژوایە بۆ زۆر وڵات ژوایە زۆر باشە بەڵام پارتی لەبەرەوەی کۆمەڵێک ئەو سنوورانی پەکەکەی تێدا بردومانەکرێت لەشکرچێشی ئەکرێ ئۆپەراسیۆنەکرێ جەنفوسی پارتیە و باز لەوە شەکرێ مەسەلەن ئەمڕۆ چەند دیمەنێک هەبوو لەوەی کە ئۆتۆمبیلی سەربازی هێزەکانی زەربانی بۆ بەرەو سنوورانە ئەچۆن پارتی بەوە ڕاستە خۆ تۆمەتبارەکرێ کاگاری و مێدیاکانیش مامەڵەیان لەگەڵ ئەو لەشکرچێشیە جیاوازە بۆ چوونی بەڕێزانی ئینسان کە جارێت ئەکید خۆت ئەوانە هەمووی ئەبیستی لە شەقامە بەڵێ جارێت تۆمەتبارکردن یا بێتاوانکردنی خەڵک ئەو ئیشی مەحکەمەیە ئەوە ئیشی سەحوفیە نەیشی بڵێن قەڵەم بەدەستێک ئەمە یەک ئەی باشە خۆبەیشێتی ژەڵەن ئەڵێن سلێمانی بڵین دەڤەری ئەمدی و دێگەڵی کردو بەلانی وەزارەتی تڵعات بە ئارەزوی خۆیانێن و ئەچون و دەستیان هەیە لە هەموو دام و دەستگاکانی ئەگەر نەڵێم حیزبی هینی حکومیە لەم منتیقەی کە پێڵن زۆنی ساوس بەڵام ئایا من بڕابەوە بکەم ئەوە چۆن وایە بەڵام پێگە سەربازەکانی تورکیا دیارە مەسەلەن لە زیلکان مەسەلەن لە باشیکا مەسەلەن لە دەڤەری ئامێدی لە شیلازێ لەوانە دیارن خەڵک زیاتر ئەوە ئەزانم بەڵام فاکتەبینێ بەڵام خۆ هاتنی جێیشی تورکی بۆ کوردستانی عێراق ئەمە ئەمڕۆ ڕووی نییە و دوێنێ نەبووە ئەو یعنی سەرۆکۆمار لە کوردە کاکە سەرۆکۆماری عێراق کووردە ئەی ناڵێن عێراق دەورەتێکە و بەم ڕۆژگارە شاباشی سەروەری عێراق و یەکپارچی عێراق کۆمانەکان ئەی دەوڵەتی عێراق پەرلەمانی نییە ئەی ساحبی حکوومەتی خۆی نییە ساحبی جێیش و
مخابرات و بڵێن استخباراتی جێژ نییە ئەیکوا موقفی ئەوان یعنی ئەوان صاحبی ئەوان عەرەبن و صاحبی دەوڵەتن ئێمە دەوڵەتمان نییە ئەگەر ئەو کە بە حساب صاحبی قەزیەکەیە بێدەنگ بێت ئیتر پارتی بکە پارتی بە خیتابی پەکەکەش ئیتیجاهی پارتی و پارتیش ئیتیجاهی پەکەکەیە هەستەکەی ئەگەر بێت و ئەم ئاگرا گەورەتر بێ فراوانتر بێ پریشکەکە بێتە شەڕی لێرە و لەوێ پەکەکە و پارتیش نابێتە شەڕی پەکەکە و پارتی مەگەر پەکەکە یعنی لە شوێنێکەوە ئەوەنە پەمپی بکەن یا خۆی لە لۆژیکی سیاسی دەربچێ خۆی لێ بێ بە سۆپەرمەن بڵێ من نەتوانم شارەکانی کوردستانی عێراق بگرم و هەم پەرلەمان داگیر بکەم هەم حکوومەت و حکمی کوردستانی عێراقەکەم لێرەوە باسی ئازادی کوردستانی تورکیاکەم مەگەر وابێ ئەژینە بە شێوازی تر نەخێر چونکە چەند جارێک ڕوبەڕووبوونەوە هەبووە لە ناوچە سووریا بەس خۆ لە ڕابردووە لەگەڵی چێتیش هەبوو ینی خۆ ینی پەکەکە هیچ کەس نەماوە شەڕی پێ نەفرۆشێ بڕە سەیری تاریخی شەڕی براکوژی بکە زۆر دوور مەڕۆ لە نەوەیەکەوە تا ئێستا سەیری شەڕەکان بکە خۆ شەڕەکان هەمووی لەگە پارتیان نەبووە لەگەڵی چێتیش هەبووە ڕێی مام جەلال ڕەحمەتی زۆر ڕوون و ئاشکرایە ئەگەر جەنابە حەزەکە لێ دوای بەرنامەکە لە یوتیوب بڕۆ سێرچێ بکە بزانە جەنابی مارجوایان چۆن باسی ئەتواری سیاسی پەکەکاک آخر ئایا پرسیارەکە وەیە ئایا لەو سەردەمەوە کە جەنابیان ئەوەی فەرمووە هەتا ئێستا هیچ گۆڕانکاریەک بەسەر شێوازی بیرکردنەوەی پارتی کرێکارانی کوردستان هاتووە نهاتووە ریفۆرم لە ئیشوکاریانە لە مێتۆدی سیاستکردن و ئیشکردنیانە هاتووە باشە ینی کەواتە هیچ بەریەکەوتنێک لە نێوان پارتی و پەکەکەیان نابێت ئینشاڵڵا ڕوونایانە بەڵام وەکو خەسم سەیری یەکتر ناکەن ئەوەی کە شەڕێکی سارد هەیە لە بینمانە لەسەر چییە؟ شەڕە ساردەکە ئەوەیە کە یەشێتی پەکەکە بگورە شەڕە ساردەکە لەسەرەوەی کە پارتی هی کرێکارانی کوردستان خۆی بە عنتەرێک زانێ هیچ حسابێک بۆ یەشێتی و پارتی ناکە لە کوردستانی عێراقا بە ئارەزووی خۆی لەم سەر ئەچێ بۆ ئەو سەر ئەنی خۆی بە ساحێب ماڵە زانێ ساحێب ماڵی ئێرە ئەگەر پەکەکە برای 100% خوێنی ئێمەشن و کوردن بەڵام ساحێب ماڵ نین ئێمەی کوردستانی عێراق ساحێب ماڵین وەکو چۆن من و تۆ ساحێب ماڵین لە کوردستانی تورکیا لە کوردستانی ئێران تۆ هاتووی بە خێربەی سەر چاو بەڵام حدودی خۆت بزانە تۆ بچیتە ماڵی براکەشە ناتوانانی وەکو ساحێب ماڵ تەسەڕف بکەی بە ژووری نووسن و بە سەلاجە و بە تەباخ و بە هەموو شتێکەوە ئێوە کاتا بێ بە عنتەری و بە کەڵەگایی ئەمە نەمیوانە نەدۆستایەتیە نەبرایەتیە ئەبێ پەکەکە حدودی خۆی من شتێکە پێڵم هەر لەم شار باژێڕەوە هەتا ئەگەیتە بادینان زۆر منتیقی هەیە بەهشت لەسەرم ئارزە بەس تۆ و ماڵ و مناڵەکە یا خەڵکی تر ناتوان بچن بۆ ئەوێ ئەگەر ئیزن لە پەکەکە وەرنەگرن معقولە تۆ لە ماڵەکەی خۆتە لەم ژوور نتوانانی بچی بۆ ژوور بەڵام خاکی کوردستانی هەموو کوردێک نییە کاکە گیان ئەمە ڕێتۆریکە هینە برای بەڕێز هەموو خاچی کوردستانی هەموو کوردێکە بەس بە ویژدانی هەموو ئینسانێکی بە ویژدان من پرسیارەکەم ئەگەر پەکەکە ئەگەر تورکیا وڵاتێکی فیدرالی بووایە بەم نەفسیەتەی پەکەکە و بەم لۆژیکەی کە بیرەکاتەوە بەم عەقڵیەتەی پەکەکەەوە ئێمە بچوینایە بۆ کوردستانی تورکیا منتیقەیەکمان داگیر بکردایە لەوێ وڵا کارێکی پیا کردین یعنی با بە دەوای شەڕی نەکرد باشێک بەڵام کاگاری لەشکری ڕۆژیش بە حساب کوردانی ڕۆژ ئاوان ئەوان بچم لۆجیکێک لەسەر لە حکوومەتی هەرێم موچەوەرەگرن و خەڵکی ڕۆژاوی کوردستان ئەگەر بۆ پێدانگە لەشکری ڕۆژ یەک بستی خاچی کوردستانی عێراقی داگیر نەکردووە لەشکری ڕۆژ سەیتەرەی دانەناوە بۆ خەڵکی کوردستانی عێراق بڵێ بۆچی بۆ قەندیل بۆچی بۆ شارباژێر بۆچی بۆ هەورامان بۆچی بۆ بادینانێ تۆ قسەی بەسەرەوە وڵاتی خۆمە معقولە من ئیزن لە تۆ وەرگرم معقولە من ئێستا بمێ بچم بۆ گوندێکی دوورە دەست لەسەر حدودی عێراق و تورکیا یا سێگۆشەکەی ئێران عێراق تورکیا لە پێشا بچم ئیزن لە برەدەرەنی پەکەکە وەرگرم ئێ بابە ئەوانەی کە شێت و شەیدای ئەوەن کە عێراقی بن و زۆریان حەز لە عێراقا خۆ ئەگەر من بە کوردیش بیر نەکەمەوە یعنی عێراق شێتی بکەم من جنسی عێراقیم هەیە هەتا ئەخیر حدودی عێراق بڵێن على ئەساس نیشتیمانی منە معقولە لەسەر ئەساسی چ منطقەیەک من ئیجازە لە پارتی کرێکارانی کوردستان وەرگرم من عێراقی نیم من جنسی عێراقی بەڵام ئیجازی پێویستە مەسەڵەن ئەچیت بەڵام ڕەنگەر بازگەیەکە بێ ئەچی وانە کاکزانە ئەوە ڕاست نییە ئەمەی کە منێڵێم ینی بە بەڵگە قساکەم
یعنی لێزانم لە خۆم قسە ناکەم باش ئەکیدم لەوە باشە ئێستا بڕۆ بۆ پشتاژان بەڵێ بڕۆ بە سیارەکەی خۆ بزانم ئەتوانی بە بێوەستام چی بۆ پشتداشان و قڕناقا ناتوانانی دەبێت سەیتەری پەکەکەی لێیە 55 پرسیارە لێکەن و هەویەکەت ئەبێ پیشانیان بیت و ئەبێ جارێ بزان لە چه حیز بێشێت و ئەی چەکی پێ یا پێ نییە ئەم هەموو پرسیارە لێکن ئێ باشە تۆ قسێ بسەرەوە ئەمە تێڕوانینێکی فاکتە یاخود پەیوەندی بەوە هەیە کە پارتی دموکراتی کوردستان لە تورکیا نزیکە کاگاری هیچ عیلاقەیەشی بەسەر پارتی دموکراتی کوردستان لە ئێرانیشەوە نزیکە و پارتی دموکراتی کوردستان لە زۆر وڵاتی ترەوە نزیکە هیچ عیلاقی بەسەرەوە نی من باسی شتێکی بەسی دەکەم سەیران بابە سەیران عایلەیەک یانێ بچن بۆ سەیران نەخێر ئەو گوندانەی کە ڕامەڵراون لە بناری قەندیلەوە بۆ خوارێ ڕز و باخیان هەیە لەوێ کاگەری هەر خۆیان مەسەلەن نەورۆزان لە بەهاران دیان گەشت و شت ڕێکە ئەوانەی کە نەورۆزان خەڵک بە ئارەزوی خۆی ئەڕوا ئەوە بینین لە تیڤەکانەوە ئەی بینین ئەوانەی کە لەوێن سمپاتیزانت یا لایەنگر یا ئەندام یا دۆستی پارتی کرێکارانی کوردستان وەکو چۆن پارتی وێشێتی جگە لە ئەندام هەم دۆستی هەیە هەم لایەنگری هەیە هەم سمپاتیزانتی هەیە باشە خۆ کێشەکە لەوە بچووک بۆتەوە ینی پارتی یانیشێتی بڵێ بۆیە ڕقمان لە پەکەکەیە لە بەرەو سەیتەرەدانەوە مەسەلە ڕقنی خۆمە دڵاری نییە کاکزانە مەسەلە ئەوەیە یاخود خەسمێکین دوشمنیەکی تۆ جغرافی بە عسکەری و بە سیاسی بە ئابووری منطقەیەکی لە کوردستانی عێراق داژین کردو بە بیانی ئەوەی کە ئێمە براین وەکو من و تۆ برای ئەسڵ بین یعنی 100% لە یەک باوکو دایک من بێم هەرچی پەنجەرەی ماڵەکەی تۆ پشێنم تۆ بڵێ بۆ واکە میش بڵێ من تۆ برانین بەڵام ئەوانی ژەڵێن لە ڕۆژاوای کوردستان ئەنە کەسە دروست کراوە ئەنە کەسە لە وتێلەکانی هەولێرەوە خەوم بە لەباربردننی پێدەوە باشە هیچ حدودێک هیچ منطقەیەک هەیە ئەمانە داگیریان کرد بێت هێزێکی عسکەری منظەمی بە قوتیان هەبێ خۆیان تحکمی پێ بکەن ئەوەی پکەکە فەرقی هەیە زۆری فەرقە زۆر باشە بابینە سەر ناوخۆی خۆمان پەیوەندیەشێتی و پارتی ئەمڕۆ وەکوی لە پێشەچەکە داوتم لە پرسای پەیوەندەکانی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ کاک هۆشار زێباری کۆمەڵک لە نوێنەر و کۆنسۆڵەوانی هەریەکە و ناویشیان هەیە داوت کرابوون داوای لێ بردنەکەم بەس کاک هۆشار زێباری بەرپرسی پەیوەندەکانی پارتی نا بەستم کاک هۆشار سیوەیلی ئەڵم لەگەڵ هەردوو کاک هۆشارەکە باسی ئەڵێ باسی پەیوەندەکانی هەرێمی کوردستان دۆخی هەرێمی کوردستان پرسی سەرۆ کۆمار و دۆخی سلێمانیمان کرد یعنی چی دۆخی سلێمانی دۆخی سلێمانی باش نییە بۆچی ئەی دۆخی هەولێر جەبارزەکە من لە کۆبوونەکانە بوو بەڵێ دۆخی سلێمانی ئەو شتەیە جارێ باش تێ بڵێم بەڵێ هەم بۆ ئێمە حکومەتی پارتی لە پێشە ئەجا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نابێ خەسڵەتی نەعامەکەمان هەبێ سەر بکەین بە لەمەکەیەوە بزانین کەس نامان بینێ ئێستا سەردەمی سۆشال میدیایە تۆ سەحوفی لە من باشتر ێزانی خەڵک گلەی هەیە لە شاری سلێمانی خەڵک گلەی هەیە لەم دی و دێگەڵە باشە بەس لە سلێمانی لە هەولێر لە دۆ لاولێر دووهێشی هەیە لاولێر دووهێشی هەیە بەڵام با من یەک دووشت بۆ بژمێرم سەریکە جارێ من خۆم لەوانەیە ملاحەزەم هەبێ لەسەر ئەوەی کە هەواڵێکی ئێمە لەگەڵ کۆنسڵدا بنیشێ و بە تایبەتی باسی وەزعی سلێمانی بکە چونکە ئەگەر وەزعی سلێمانی خراپیش بێت ئێمەی پارتی لەبەی تەحالوفێکمان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسین لە وەزعی کوردستان با دوو ئیدارەیەش بێ هەر بەرپرسین بۆیە ئێخۆ قۆنسڵی هی بەریتانیا ئەڵمانیا نایە کێشەکانی ئەبێ خۆمان حەلیکەین ئەنجا کێشە هەیە کاکزانە کێشە هەیە بەڵام یەکش بەسەرمان تێنەپەڕێ بەڕێزە دووتت ئێمە یەکێتی بۆیە کاقوبادی ناردۆ بۆ حکوومەت بۆی مەڵبەند و کۆمیتە تەداخولنەکە دەیکەوایە کە حکوومەت هەیە بۆچی لە ڕێگەی نوێنەری پەیوەندەکانی دەرەوە بانجی نوێنەر و کۆنسۆڵەکان ناکرێت بڵێ دۆخی سلێمانی ئاڵۆزە بۆ نوێ دۆخی هەرێم ئاڵۆزە بۆ لە ڕێگەی پەیوەندەکانی پارتیەوە دێتە سەر شاشەوە مەسەلە ئەمە ینی زگەر وەکو پارتیی وەکو سەحوفێک جواب بدەیتەوە نانا سەریکە من ناتوانم کۆ سەحوفی جواب بمەوە لەبەر ئەگەر وام کرد ینی خۆڵەکە مەچاوی خەڵک ئەو خەڵکی کە ئێستا سەری تەلەڤیزۆنەکە بەڵێ من کابرایکی سیاسیم و ینی پارتیم بێگومان نایشارمەوە بەزانی ئەوەی تۆ ڕاستە بەس من پرسیارەکەم وەکو لۆجیک هین ئەسڵەن باکش من لەوانەیە ڕاکەی من لە تۆش زیاتر بڕۆ من پێم وایە هەتا فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پێویست ناکە باسی کێشە ناوخۆیەکانی خۆمان لای خەڵک بکەن چ جای مەڵبەندێکی یەشێتی و یا لەقێکی پارتی
یا مەکتەبێکی ناوەندیشێتی یا هی پارتی ئیتر ڕاگەاندنە هەڵبژاردنە پەیوەندەکانی دەرەوەی هەرچیەکە ئەبێ ئێمە مەشاکیلی خۆمان لەگەڵ یەکتری حەلکەین چونکە بەس بەیەکەوە ئەتوانین مەشاکیل حەلکەین قۆنسوڵێکی دەرێشی ئەوە زانیشی یعنی چی بۆ ئێماکە چی بۆ ئێماکە هیچ شتێکمان بۆ ناکە بۆیە لەگەڵ باشە کاگاری کەواتە پەیوەندیەکە بۆچی گەیشتۆتە ئەم ئاستە زۆر جار سەرەتا خەڵک پێیوا بوو شوۆیەکە لە نێوانی شێتی و پارتی سە لە شۆ دەرچووە ڕاست بۆ بۆچی ئەبێ چارەسەریکە ڕاشکاو من پێرێ بوو یا بەسر پێرێ وتارێکم نووسی نازانم بینیت لەسەر ئێمە یەکێتی ناوی وتارەکەم ئێمە یەکێتی دوژمنایەتێکی بێلەزەت یعنی سەیرە زۆر سەیرە ئێمە یەکێتی لەم لاو لەولاڵین ئێمە ئەچین بۆ بەغا ناوماڵی شیعە و سوننە و نازانم عەرەب بۆمانە چاکەین ناوماڵی خۆمان وێرانە تۆ ماڵی خۆتە پێشاک نەکرێ ئەچی لە بەغا ماڵی چه چاکەکەی ماڵی میلەتی هی سەردەست یعنی ئەوەی کە ئەو چەند ساڵە داگیری کردو وڵاتەکە ئەچی تۆ ئەوان ئاژ دەکەیتەوە ئەی خۆ بۆ ئاژ ناکەیتەوە لەگەڵ یەکتریا ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەڕێکی ساردی ناخۆشین نابێ بە عەقڵێتی عامامەکە سیاست نەعامەکە سیاست بکەین ئێمە لە شەڕێکی ساردی ناخۆشین ئێمە یەکێتی پێویستە یعنی عیلاجێکی ئێمە بکەین چونکە قەنەعەتی من ئەگەر نەتوانین عیلاجی ئەوە بکەین ئێستا لە حاڵەتی دوو ئیدارەیین ڕواناکەم یەک کەسە بێ لە کوردستان ئەوەی هەم بڕیار بەدەست بێ هەم سیاسی بێ هەم ڕۆشنبیر بێ هەم سەحوفی بێ باشە زانێ کە دیفاکتۆ دوو ئیدارەیە دوو ئیدارەیە بەنە بێت لەسەرەوە پرسیارێک ورد تەفاسیلیان جا کاکە زانە ئەگەر ئێمە ئەمانەوێت ئەم دوو ئیدارەیە بەرەو دوو هەرێمی نەڕوات کەەوە خوتۆی دوای ئەوەیە ئەبێت ئێمە یەکێتی بە بەرنامە بە ڕاشکاوی بە نەفەس درێژی لەگەڵ یەکتریدا بنیشین جۆ لە یەکتری بگرین هیچ نەبێ بە یەکەوە ببین بە ساحیبی ئەجندایەکی نیشتیمانی لە پێناو گەل و خاکی پیرۆزی کوردستان ئەبێ ئەمە بکەین ئێمە کاگاری ئەو پرسی دوو ئیدارەیە قسێک هەیە کە پارتی پێشنیازێکی کردو توێتی باش بە بیکەین بە دوو ئیدارەیە فەرمیەوە خۆتان بەڕێوە بن ئێمە خۆمان بەڕێوە بین ئەمە ڕاستیایە ئەخیر کاکە زانە منی ژۆم بیستووە منەوەی تۆم بیستووە جارێ ئین ئەم قسەیە هەر کەسێک کرد بێتی ناندای مەکتەبی سیاسیە نە سەرۆکی حیزبی ئێمەیە نە جێگرەکەیەتی نە سەرۆکی حکوومەتەکە ئەندای مەکتەبی سیاسی حیزبی ئێمە هیچ کەس لەما هیچ کام لەمانە کە بڕیار بەدەستن یعنی ئەم قسەیان نەکردووە بەڵام من سەیرم لێیە خەڵک ئاوا قساکات کوێسە دوو ئیدارەی هەیە موجود ئەی پێشنیازی پێویست نییە هیچ پێویستی بە پێشنیاز نییە لەبەر ئێستا دوو ئیدارەیە یعنی من نمونەیەکە پێڵێم وەکو چۆن تۆ بمنەڵی بە ڕاشکاوی با منیش بە ڕاشکاوی شتێک پێ بڵێم مەسرور بەرزانی لەم دیو دێگەڵە دەسەڵاتی چییە بەسەر ئاسایشێک یا پۆلیسێکە ئەی قوبات تاڵەبانی دەسەڵاتی بەسەر ئاسایش یا پۆلیسێکا لە هەولێر و دووهۆک چییە پیاو بێ ڕازگۆ بێ لەگەڵ خۆیان ئێمە ئەزانین کە ئەمە هایل مۆجودە ئەمە حەقیقەتێکی تاڵە خۆشحاڵ نین بەوە من و تۆ یا خەڵکی کوردستان بەڵام تۆ حتا باسی کێشەکە نەکەی چۆن عیلاجی بۆ دۆزیتەوە نابێ خۆ هەڵخەڵەتێنی بڵێ ئێمە عاشق و معشوقی یەکین موو بەبینمانە ناچێت کاکەوانە چۆن موو بەبینمانە ناچێت بەم ڕۆژگارە کەوادری پارتی لە ئاسی کادرێکی سادەوە و کادرێکی سادەیەشێتی هەتا هەندێک جارەگاتە هین ئاستی ئەندامی سەرکردایەتی هەر ڕەشە و گوڕەشە لە یەکتری خوانە خواستە قسەی ناشرین بە یەکتری وتن یعنی هاتنە سەر ئاستێکی نزم لە مخاتەبەکردنی یەکتری ێ باشە من نەبڕایەوە یعنی تۆ تاکەی نیاز خەڵکەوەتان پێڵێک ئەو پرسیارە خەڵک ئەیکات جەناب ئەندامی سەرکردایەتی ئەوە نەبڕایەوە من لە بری خەڵک پێتەڵە اینجا من لە وتارەکەمە من باسی ئەوم کردووە کە پێویستە ئێمە وێشێتی دیالۆژێکی نیشتیمانی لە بینمانە هەبێ بەڵام نەک وەکو هەمیشە باشە پێش ئەو دیالۆگە نیشتیمانی کاگاری یعنی ئەو دوو ئیدارەیە ئەو دیفاکتۆی کە ئێستا هەیە تەواو بۆ لەسەرەوە ڕێک ناکەون تکا ئەمە ڕئی من نییە وەکو زانە بەڵام وەکو ڕۆژنامە و قسەی خەڵکە لێ باشە بە دوو ئیدارەیەوە زۆر شت هەیە لە دنیا سەریکە زۆر شت هەیە لە دنیاە دیفاکتۆیە
بەڵام ئیعلان نەکراوە. دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان دیفاکتۆیە هەمومان نەیزانین بەس ئیعلان نەکراوە. بەڵام من ویستم بچمە سەر ئەوەی ئەو دیالۆگەی ئێمەویشێتی بەڵێ بەڵام نەک وەکو هەمیشە دیالۆگ لە بینی پارتی و یەکێتیە سەر ناکەوێت ئەگەر بەس قەتیز بێ لە مەکتەبی سیاسیە. هەموو جارێ بە مانگی جارێ بچن باوەشکەن بە یەکتریا و بە یەکەوە دابنیشن و ئەمانە ئەوە نا باسی ئەوە ناکەم. من ئەڵم دیالۆگ شۆڕ بێتەوە. یعنی چی؟ یعنی لە بینی ناوچە و کۆمیتە بەڵبەند و لق مەکتەبە ناوەندیەکان با بە هیچ نەبێت تۆ یعنی تۆ ئەگەر نەتوانی یەکتری بناسی لقێکی پارتی لەگە مەڵبەندێکی شێتی نەبن بە برادەر 5 دقە تەحملی یەکتری نەکەن لە بارەگای یەکتری چایە بخۆنەوە بە یەکتری جۆگری باش بن بۆ یەکتری با مەکتەبی سیاسی 2000 بڕیار بە جێبەجێ ناکرێ بۆ لەبەی شۆڕ نەبێتەوە بۆ خوارەوە. بیرن نایە یەکێک لە ڕێخنەکان کە لە ئیتیفاقی استراتیژی نێوان ڕەحمەتی سەرۆک مام جەلال و سەرۆک مەسعود بەرزانی ئەگیرا ئەیان و ئەم ئیتیفاقا لە مەکتەبی سیاسی قەتیس ماوە نهاتۆتە خوارەوە بۆ لق و بۆ ناوچە و بۆ کۆمیتە و بۆ مەڵبەند. ئێمە ئەبێت بەم ئوسلوبە لەگەڵ یەکتریا سیاست بکەین ئێمە ویشێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆمار لە پرسی نەوت و غاز لە پرسی بڕێوەبردن لە پرسی حکومڕانی حتا لە پرسی مەسلەی لەشکرچێشی تورکیا و لەسەر مەسلەی موشەکە بالستیەکانیش بۆ چونتان جیاوازە نەگەیشتۆتە ئەوەی نقطەیەک پەڕێکی سپی فۆرمێک چیتر داڕێژن بۆ خەڵکە خۆ خەڵکیش لەولاوە یەک دنیا نیگەرانی ڕەنگەوە بەشێکی زۆر نیگەرانەکان گەر بە سەرکردایەتەکانی تریەشێتی و پارتی نەگا بەڵام بە تۆگا خۆ لە سلێمانی مەسەر لە ئەو قیەوەی کە خەڵک لە بەسیترین شتا ڕەخنەی هەیە ڕاستەی خۆی ئەکا نایشارێتەوە باشە ئەمە بۆ خەڵک لە لایەنگرانیشێتی و پارتی گەڕێ نەگەیشتوتە ئەوەی کە قەراری فۆرمێکی تری سیاستکردن حکومڕانیکردن ئیدارەدان بدرێ. ئەزانی پیا و هەندێک جار هەیە لە خۆیە پرسەیە ئەڵێ یعنی ئەگەر قەرارە ئێمە یەکێتی بەم نەوع سیاست بکەین لەگەڵ یەکتریاوە بەم نەوع وڵا یعنی ئەم نیشتیمانە بەرین بڕێەوە یعنی حکمی بکەین وەکو ئەوەی کە هەم درۆ لەگە خۆمان بکەین هەم لەگە خوا و هەم لەگەڵ خەڵک وایە. بۆیە من چەند جار باسی مۆزایەکم کردووە کە ئەزانم زۆر کەس پێی ناخۆشە ئەمە بەڵام ئینسان سیاست ناکات بۆی مراعاتی خەڵک کا لەبەی سیاست بریتیە لە تەعاملکردن لەگەڵ واقع تاڵە شیرین نییە. هەندێک جار من ئەڵێم ئێمە و یەکێتی ئەگەر ناتوانین بە یەکەوە حکومی ئەم وڵاتە بکەین بۆچی بە ئازایانە کە زۆر تەندروسترە بۆ هەرێمی کوردستان دوو ئیدارەیەکە بەڕەسمی ڕابگەێنین هەموو شتێکی خۆمان لە یەکتری جیا بکەینەوە منافەسەیەشی شەریفانە بۆ حکومڕانی کوردستان هەرێکە منطقی خۆی لە بینمانە هەبێ یەکتری بلۆک نەکەین دژی یەکتری نەوەستین منافەسەی یەکتری بکەین وەکو دوو دوکاندار کە دراوسەی یەکترین هەردووچیان ماوەدی غذای فرۆشن هەردووچیان ماوەدی غذای فرۆشن شەڕدەماچە ناکەن لەگەڵ یەکتری بەڵام مێتۆد ئەدۆزنەوە بۆ تەسویق یعنی ئوسلوبی تەسویق ئەدۆزنەوە بۆی من و تۆ دوکاندارەکەین من ئەمەوێ ماڵانە زیاتر لە تۆ بفرۆشم و تۆش یعنی بە هەمان شێوە ئێکامان زیرەکترین ئوسلوبی تەسویقمان زیاترە ئەویان زیاتری دەزێت یعنی ئەوە فاکتەکەی ئەبێ وا بکرێت ئەوە چارەسەر ئەگەر ئێمە و یەکێتی دەستمان لە یەکتری شتووە ئەگەر ئێمە و یەکێتی حەز ناکەی سەدەستان لە یەکتر شوشتۆ بۆ هەندێک جار هەموو شتێکتان تاقی کردوەوە لەگەڵ یەکتر کۆبوونەوەات ئەو تەنەزولکردن ئەو تەنەزول شەڕ کوشتن دەست خستنە ناو دەستیە خەڵک کاتە ناو بژیوان ینی ئەمان هەمووی تاقی نەکراوە ئێستا کاتی منافەسەی شەریفانە نیە لەسەر فۆرمێک ڕێکەون بەڕاستی ساڵی خەڵک ماندوو کاگەڕ خۆتەوە ئەزانی منەوە نەبێ مزایدە پرسیار ساڵی 2022 میلەتی کورد وای لێبێ دوو حیزبی بەدەسەڵات خاوەن مێژوو وەکو یەکێتی و پارتی وەکو ئێمە ویشێتی نەتوانین ئالیات بدۆزینەوە بە یەکەوە بە ئال و سالی حکمی ئەم وڵاتە بکەین ئەمە ئەو پەڕی کارەساتە بۆیە بەڕاستی هەر کەسێک کە ئەلفوبەی سیاسەت دەزانێت باش دەزانێت لە دوو چۆی زیاتر نییە یان ئەبێت ئێمە و یەکێتی ئالیات بدۆزینەوە بە یەکەوە حکمی ئەم وڵاتە بکەین حساب بۆ یەکتری بکەین جۆ لە یەکتری بگرین هیچمان ئەوەی تر بە پاشکۆی خۆی نەبینێ ڕێز لە یەکتری بگرین
یان ئەوە تا جایترە قسەیم کردووە لە شوێنی تر ئەو ئێڵێمەوە ئێمە دوو براین لە یەک دایک و باوک جاری وا هەیە دوو برا لە ماڵێکە بەیەکەوە هەڵناکە یەقەیەکە با دراوسێ بن دوو دراوسەی خۆ هەر بران یعنی 22 دەوڵەتی عەرەبی هەیە با ئێمە دوو ئیدارە بین لێرە کاکە ئەگەر پێمان ناکرێ ئەگەر پێمە خۆی توانیە گەیشتێتە ئەوەی کە ناکرێت جا با پێ بڵم کاکە زانە ئەگەر پێمان ناکرێ ئەگەر ئێمە یەکێتی هاتینە سەر ئەو ڕایی کە نەخێر پێمان ناکرێ پێکەوە ئێستا خەڵگە پێتانەڵە پێتان ناکرێت خۆتان ماون احتراف کە بەڵێ ئەو کاتە ئەبێ ئەوەنە زیرەک بین ئەوەنە بڵێن ڕازگۆ بین خۆی هەرواژێتەوە ئێمە بە دەستی خۆمان ئیمزای فەشەلی خۆمان بکەین لە پێکەوە بەڕێوەبردننی ئەم وڵاتە بڵین کاکە ئێمە لەوەی مەحاولەمان کرد بەس فەشەلی هێنا بەڵام ئێستا چین بۆ پلان بی ئەو چییە دوو ئیدارەیەکی مەزبوط منافەسێکی شەریفانە و دۆستانە لەگەڵ یەکتری نەک قۆڵبادانی یەکتری نەک موامرە لە یەکتری کردن وەکو برا دوو دراوسێ ئەو باشترین حەلە یا ئەمانەکەی ڕێگەی سێهم من پێ بڵێ ڕێگەی سێمە زانی چییە ڕێگەی سێهم ئەم وەزعی ئێستایە ئەم وەزعی ئێستا بنیش وستم ئەمە بکەمە پرسیارێک زۆر خەڵک باسی ئەو ئەکاتەنانەت مەسەلەن من ئەمێ ڕێیەکی ڕاشکاوی خەڵکە لە سوۆسیال میدیا ڕەنگە هەموو کەس ئەوە ببینێ باسی ڕاپەڕی نەکەن ڕاپەڕین چەکداری لە یەکێتی و پارتی ئەڵێ بێ ڕاماڵڕێن ئەو دوو هێزە ینی ئەوە تا چۆیزی سێم ئەوەیە بۆ ئێوە مەسەلەن ئەوەتان پێ ئەوترێیان خوانە کردە کە هەموو کورد لانی کەم کە سەرە خاتە سەرسەرین بە خەم و بە حوزن و بە ترسەوە دیسا مەسترسی شەڕی ناوخۆ ئەزانی کاکە ئەمەیان ترسێکە لە ترسێکی شاراوێ لە ناخی هەموو کوردێک ئاخر ئەو ترسە کافی نییە ئەبێ ئەوانەی بڕیار بەدەستن هەست بەم ترسە بکەن ئەبێ چاوەڕێی بکەن پێ پارتی یەکێتی نەگەنە اختیارێکی حەقیقی خەڵک ئیتر ناوەستێ من پێم وایە لەوانەیە من وا یعنی لەو قەنعاتیان نەبم کە و بە ئاسانی ڕووبە ئەمەی ڕاپەڕینی چەکداری وشتیوە من بڕوا ناکەم ینی ئەبەو نوعبێ زۆر سەری ئەمە ڕووبە بڕوا ناکەم بەڵام من شتێشتری پێڵم ئێستا من وەکو خەڵکی سلێمانی وەکو پارتینە من ماڵم لە سلێمانیە تۆ زانی بەڵێ لەوانەیە زۆر گلەیم هەبێ لە ئیدارەی بەڕێوەبردنی سلێمانی بەڵام هەندێک جار بۆچی لەسەر شاشەی تەلەڤیزۆن یا بەوتارێک ناینووسم نەک لە بەروێ ترسم لەبەروی پێم وایە ئێمە نابێ خیتابی مزایدە بەرامبەر یەکتری بەکاربێنین چونکە من دنیاش بێتە خوارەوە ئەگەر 100% لەسەر حەق بم ملاحەزەیەکم هەبێ لە کەم و کوڕیەکانی ئیداری هی سلێمانی قسە بکەم بڵێن ئەو پارتیە بەڵام ئەگەر کابراکی بێلایەن بیکە نەکەس لێ دڵگرانە بێ کاگاری بەخوا بێلایەنەکە لە دهۆچیش تا خانەقین قسەی خۆی کردووە ڕاستە ئێستا تۆپەکە لای یەکێتی و پارتی ئەزانم وایە ئەزانم یعنی ئێمە ئەبوو فەزایەکمان دروست کردایە ئێمە وشەتی فەزایەکمان دروست کردایە بەرپرسی هی کۆمیتەیەک لە هەولێر توانای ئەوەی هەبووە بە ڕاشکاوی ڕەخنە لە مەحافظ و لە سەرۆشی شارەوانی هەولێر بگرێ بەبێ ئەوەی کە پارتی وای بۆ تەرجمە بکا بڵێ ئەوە نیازی هەیە لە پارتی بە ئەبوو جەوێکمان بڕەخسانایە کادرێکی پارتی لە سلێمانی بیتوانایە ڕەخنە بگرێت لە کەم و کوڕێ ئیدارەکانی سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین گەرمیان بەبێ ئەوەی بەناوێک بەسەریا بشێتەوە بڵێ ئەو هجوومەکان سەرێکێتی ئێمە نەمانتوانی ئەو فەزایە دروستکەین یعنی تەنانەت ڕەخنەی بەسیت ئێستا بۆ نمونە وەکوێ بڵێن هەواڵی شێژێتی بڵێ ئەو بۆ لە شاری هەریر بۆ نمونە کارەباکەمە ئەڵە ئەو هجوومەکان سەر پارتی بەس خۆ لەوانەیە ڕاستیشکە بەس لە بەرەی شێتیە ئێمەچە ئەمان باتەوە ئەو ڕێگایی کە ئەبێ بیر لە فۆرمێکی تر ئەبێ ئێمە عالیات بدۆزینەوە کاکە زانە وەکو من نمونونەکەم بۆ جێڕێتەوە یعنی ئێستا من هەمان نمونەیە هەریریانمەوە بۆ نمونە لە سەیسایەک بڵێن کارەباکەمە یا بڵێن ئاو باش تەوزیع ناکرێ ئەگەر کادرێکی پارتی وا بڵێ ڕاستیش بکات بەواقعی جواب بێ یەکسەر لەوانەیە برادێکی چێتی لە سەیسایەک بڵێ ئەو جەماعەتی پارتین ئەو بەڵێ دانیشتی واڵێ هاچیمان کردووە نمونەی هەریرم هێنایەوە نمونی سەیسایەکم هێنایەوە ئێمە نەمانتوانیەوە فەزایەکی وا دروستکەین کە بابە ئەمە ڕاستە یەکێتیە بەڵام پێش ئەوەی یەکێتی بێ کووردە پێویستی بە کارەبایە پێویستی بە ئاوە و پێویستی بە جادەوانە
پێویستی بە خەستەخانەیە وەکو هەموو کوردێکی تر ئێمە سەنگەربەندیمان دروست کردووە من لە وتارەکەمان نووسیومە دوێنێش لە چاوپێکەوتنێک لە یەکێ لە کەناڵەکانەوە قسەم کرد وتم ئێمە ئەبێ لەوە تێبگەین یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە دوژمنی یەکتری نین کاچی من ئێمە منافسی یەکترین ئەوە دوشتی زۆر لێک جیاوازن قەیچیەکە خۆ هەرچی حیزبی دنیا هەیە منافسی یەکترین لە ئەمریکا جمهوری و دیموکرات منافسی یەکترین کاکە لە جمهوری ئیسلامی ئێرانە هین حیزبی منافسی نییە لە تورکیا نییە لە ئیسرائیل نییە لە رووسیا نییە ئێبا لێرەشە بێ بەس کاکە تۆ نابێ بە دوژمنی یەکتری بۆ من یەکێتی نیشتیمانی کوردستان تعریفەی بکەم بە دوژمنی خۆم دوژمنی من نییە منافسی منە من خەڵکی سلێمانیم من پێم خۆشە یعنی شتێکەڵم لەوانەیە زۆر کەس سەیری لێ بێ من پێم خۆشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی زۆر بەقوت بێ بۆ لە مەسلحەتی خۆم بۆی شارەکە باشتر بەڕێبەرەوە لەبەری من پێویستم بە ئیدارەیەکی بەقووەتە من پێویستم بە ئیدارەیەکی لاواز نییە کێ ئەتوانێ ئەوم بۆ مسۆگەر بکە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی ناتوانێت بکە ئەو پارتیی خۆشم ناتوانێت بیکە لەبی دەسەڵاتی نییە لێرە بەڵام قایم قام و مدیر ناحیە و سەرۆکی شارەوانی و نازانم چێ مدیری پۆلیس و هی مرور و هی جنسیە و هی ئەمانە مدیری هی دایرەی ئاوەمانە هەمووی یەکێتین بۆیە لە مەسلحەتی منی هاوڵاتی منتیقەی سلێمانیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە قووەت بێ هەمان شت بۆ خەڵکی شیلاتزێ وایە ئەبێ پارتی بە قووەت بێ بۆ ئەوی بتوانێت ئیدارەیەشی منەظەم و ڕێکوپێک پێشکەش بە هاوڵاتیان بکە ئەگەر من نیشتیمانی خۆم خۆش بێت خەڵکی سلێمانیم خۆش بێ نابێ حەزم لێ بێ یەکێتی زعیف بێ لەبەروی یەکێتی زعیف بێ ئیدارەی بەڕێوەبردننی ئەم منتیقەیە زعیفە بێ چێ زەرەرەکە من و هاوڵاتی ئێمە لە هەولێرە دۆچیش هەمان شتە کاکە هەمان شتە باشە ئێستا کۆمەڵە گرفتەیە کە بۆ ژماردی لە پرسیارێکە خۆ لای هەموو کەس معلومە یەکێتی و پارتی نایانەوێ یان دەرەقەت نایەن بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانە لە پرسی سەرۆ کۆمارە لە پرسی نەوت و تێڕوانیە لەسەر نەوت و غاز لە پرسی حکومڕانیە لە هەرێمی کوردستان مەسەلەن یەک شتەوەی کە جەنابیشت وتت ئێستا هەموو ئەعلامی پارتی بڵێت موچە دواکەوتن پەیوەندی بە سلێمانیەوە هەیە خەڵکێک پێ دەڵێت تۆ سەرۆکی حکوومەتی هەموو ئەعلامیەکێتی بڵێ پەیوەندی بە هەولێرەوە هەیە پێڵێت توش بەشداری یعنی ئەمە ئێستا تۆپەکە لە ساحەی ئێوە من هەموو ئەو فاکتانە ئەبینم وەکو ڕۆژنامە نووسێک یەکێتی و پارتی نایانەوێ یان دەرەقەت نایەن ئەم چێشانە بگەنە کەنارێکی ئارام مشکلی ئێمەیەکێتی وەیە کە ئینسان هەندێک جار ئەو ئینتیباعی لا دروست دەبێ کە ئێمە بە عینادی لەگەڵ یەکتریا سیاسەت دەکەین هەموو سیاسەتکردنێک بە عینادی مساوێ بە فەشەل لە هەر شوێنێکی دنیابێ ئەمە یەک دوو دڵنیابە خەڵکی نەیاری دەرەوە هەیە دەستی دەرەچی هەیە کە هیچ پێی خۆش نییە بین یەکێتی و پارتی باش بێ لەبەرەوەی نزیکبوونەوە و تەبایی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تەمەن هەموو لایەنەکان بەڵام ئەم دوو جەم سەرەکی کە لە کوردستانی عێراقا هەیە ئەبێتە مای پێشکەوتنی وڵات ئەبێتە مای خۆشگوزەرانی ڕۆژێکیە کورد ئەمەنگە وەزعی باشە بێت لە ڕووی مالی لە ڕووی عەسکەری بەڵام کە منەڵێم یعنی تەبایی بین ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بەسم وایە یەکەی هەفتاوەشتا یەکەگرێتەوە دەستگای پاراستن و زانیاری یەکەگرنەوە خەزێنە ئەبێت مرکزی بڕیار یەک شوێنە بێت ئەم درزە نامێنێ و ئاسەواری دوو ئیدارەیی نامێنێ ئەمە لە مەسلحەتی نەیارانی خەڵکی کوردستان نییە بۆیە هەموو شتێک ئەکەن بۆی بینی پارتی و یەکێتی تێک بن ئەو دوو فاکتۆرەیە بەڕێک دووبارە بوونەوەی مێژوونیە لە مەسلەی سەدبارە بوونەوەی مێژووە کاکزانە نەک دووبارە بوونەوە وەرە زەحمە نەبێ پەڕێی ڕۆ لە میرنشینەکانەوە بگرە بۆ مەسلەی ئەوە تۆ زۆر دوورکەویتەوە کە زۆر ڕاستە بەڵام من ئەوە دوور ناکەمەوە من ئەڵێم لە 64ەوە سەیریکە سەیری تاریخی ئاپەڕەکانی تاریخی کوردستانی عێراق هەڵبەرەوە لە 64ەوە بزانە سەدبارە نەبووتەوەمە ئەنجا یە مەسەرەوەی خۆت 200 ساڵ بگەڕێردەوە 1000 بارە نەبووتەوە لە بینی میرنشینەکان ئەمە ئەردەڵانە ئەمە بابانە ئەمە سۆرانە ئەمە نازانم چییە لە دوجارە ئەگەر بێ وەکو کورد قسێک بکەین کەواتە ئەوەش لە ئەخیرە بۆ دوژمنەکانەوەی کە هەمیشە ئێمە ئەگەر وهمی بێگەر واقعی بێ پێت ناڵێ کە کورد فەشەلە لە ئیدارەدانی خۆی کورد ئەگەر بەو شێوەیە بێ ئەگەر ئاوابین چوار پارێزگا پێنج پارێزگا ئەگەر ئاوابین بڵێ بەس بەڕێی من وەکو وتم ئێمە لەو دوو چۆیسە زیاترمان نییە هەر چەندێکی بێنی و بەری لەمە زیاتر نییە باش کاتە دو سەرنجی کاگاری یان دو سەرنجیت
وڵی دواسەرنجم وەکو هەموو جارێک خۆ باەوە نابێتەوە ئێسم ینی هەموو کوردەشی دڵسۆزەڵێ هیوادارم و ئینشاءڵڵا و ئەوە نییە ئەمانە بەڵام خۆ بۆ نابێت بەڵام مهمە ئێمە ببینین یەک شتی تر ببینین هەڵ نەخەڵەتین بەو مەزعی کە ئێستا هەیە خەتەری نەمانی هەرێمی کوردستان خەتەری لە توپەتبوونی خەتەری مؤامرەی گەورە لەسەر هەرێمی کوردستان هەیە بە دەرەجە یەکیش و تاریخ کە لە سەرمانە نووسی حکومانەیە ئێمە شێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارین لە مەڵاتە بۆیە پێویستمان بەیەکترە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئاری هەرسین دامێن زمانی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە سپاس کاگاری وینەرانی خۆشەویست پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن لەگەڵ هاوکارانم ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە